بەرەبەیانە و بەرزبوونەوەی دەنگی ئەڵڵاهو ئەکبەر لا بڵندگوی مزگەوتەکانەوە یەکەم ئاواز و نیشانەی دەستپێکی جەژنە کە بە گوێی هاوڵاتیان دەکەوێت بۆ بەجێگەیاندنی ئەرکایانیەکانیش هاوڵاتیان ڕوویان لە مزگەوتەکان کردووە. لە پاش ئەنجامدانی نوێژی جەژن مامۆسای ئاینی لە ئەوتارەکەیدا گرنگی فەریزەی حەج و ئادابەکانی قوربانیکردن بۆ هاوڵاتیان ڕوون دەکاتەوە. بەڕاستی ئەم دروشمی شەعیرەی حەج و ئەنجامدانی حەجە ئەگەر سەریعێک سەرنجێکی بدەیت وەک یەکێک لە زانایانە بێت لە هەموو عیبادەتەکان فراوانتر و گەورەتر و پڕمەعناتر و مەبەسترە. عیبادەت وایە هەر بەدەنیە، عیبادەت وایە ماڵیە، عیبادەت وایە بە زمانێک و زیکرە، عیبادەت وایە عەلاقەی بە ڕۆحەوەیە بە عەقڵەوەیە. حەج هەموو ئەمانەی تایە. لایەنێکی گرنگ و بەبایەخی جەژن و بۆنەکان زیندووکردنەوە و نوێکردنەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە. هاوڵاتیان بەتوندی دەستی یەکدی دەکوشن و بەگەردن ئازاییش دڵیان لە خەوشی ڕۆژگار لە یەکدی پاک دەکەنەوە. ئاراستی هەموو مسلمانانی جیهانەکەم، پیرۆزبایی خۆم ئاراستی کوردستانیانەکەم، یاخوا لە جەژن خۆشییا بن و سوپاس بۆ ئێوەش. بەرەکەتی خۆشمان بۆ خاتە سەر عەرزەوە و ڕەحمەتی خۆشمان بۆ خاتە سەر عەرزەوە کە ئێمە یەکترین وەکو برا سەیرکەین نەک بە خۆڕایی سەیرکەین. وڵی تر ئەو بەپێی پێویست سەردانکەری ماڵانەکەری خۆم خۆش گەڕێن عیبادەت شتێکی پیرۆزە بەجێ بێنی. بەشێک لە هاوڵاتیان دڵیان لای کە سوکاریانە کە ئێستا لە شاری مەکەی پیرۆزن و بوونەتە حاجی. بەشێکی دیکەشیان لە پاش ئەنجامدانی نوێژ لە مزگەوتەوە بۆ بەجێهێنانی سونەتی قوربانیکردن سەردانی مەیدانی ئاژەڵان دەکەن بۆ ئامادەکردنی ئاژەڵی قوربانی و بەخشینەوەی گۆشتەکەی بەسەر هەژاراندا. ئەوە هاتوین قوربانی بکەین ئێمە بە بۆنەی جەژنی قوربانەوە بۆ بڵێن مناڵەکانم ئینشاڵڵا خوای گەورە موبارەککە و بەساق و سەلامەتی. ئەرە وەڵام پیاوەکەم لە حەجەش کرد بە قوربانت خوا لە هەموو مسلمانێکی قبولکە، خوا وەکو قوربانیەکە لە حەزرەتی ئیبراهیمی قبول کرد خوا لە ئێمەشی قبولکە ئیشەڵ بە قوربانت خوای گەورە سەرکەوتوو. لەبەرەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە خەڵکە گەڕێ بۆ ماڵان ئینشەڵا بە ئیزنی خوا بەیانی و دوو بەیانی بازار چاکترە بێ پشت بەخوای گەورە ئیشەڵا حیواناتیش هەمی ئەفرۆشێ خەڵکی مسلمانیش قوربانیەکە ئیشەڵا. ئەوەی جەژنی قوربان لە بۆنە و جەژنەکانی دیکە جیا دەکاتەوە قوربانیکردنە کە سونەتێکی گەورەی پێغەمبەران بووە بۆ دووپاتکردنەوەی ملکەتی و بەندایەتی بۆ خودای تاقانە. لەم جەژنەشدا مامۆسایانی ئاینی و لایەنە پەیوەندیدارەکان داوا لە هاوڵاتیان دەکەن پاک و خاوێنی شار و شوێنە گشتیەکان لە بەرچاو بگرن لە ژێر چاودێری تەندروستی و لە سەر بڕینخانەکاندا ئاژەڵەکانیان بکەنە قوربانی. ئیحسان ساویر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.